خۆی گرنگی یەکشت هەیە ئاوی خواردنەوە زۆر گرنگە بۆ تەندروستی هاوڵاتی کەواتە پێویستە هاوڵاتی ئاوێکی زۆر تەندروست و پاک بخواتەوانێ ئێمە وەکو لیژناوە بەشەکانی قایم قامێت و بە هەماهەنگی و لەسەر بڕیاری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لە سەرجەم مەطعەمەکان و ڕێستۆرانت و ئەو شوێنانەی کە کاری خواردەمەنی ئەەکەن پێویستە تەنجەکانیان پاکەوە پشکنینیان بۆ ئەەکەینەوە پێویستە تەنجەکانە ژەنگاوی نەبێ و ئاوێکی تەندروست سەرچاوی ئاوەکان بزانرێت و بە شێوازێ بێ نەبێت هۆکاری وڵاوبوونەوەی نەخۆشی چونکە ئاو زۆر گرنگە لە شوێنەکانەکە بە پاک و تەمیزی بکات دەستی هاوڵاتیان و بۆ ئامادەکردنی خواردن و بۆ ئەو شوێنانەی کە بە تایبەتی مەتاعیم و چشخان ئەو شوێنانی کاوەکانیان بزێمە ڕاستەخۆ ئەو شوێنانە پسوڵی سەرپێچیان بۆکەین و تەنجەکانیان پێگۆڕین و سەرچاوی ئاوەکان مەسەلەن ئەنێرین بۆ پشکنی بزانین لە پشکینە دەرەچی یا دەرناچێ ئەو کاتێمە بە شێوازێکی یاسایی بڕای لەسەرین ئەنچی ئاوا بێ ژەنگاوی نەبێ ئەمە یەک کە زۆر گرنگە دووەمی نەبێ تەنجەکان بەلایانی کەم بە تایبەتی بۆ مەطعەمەکانە بێ لەمە هەمانێکە دوو جار پاک لێتەوانێت زیاتریش بگرە لەبەر ئێمە چێشخانەیە و ئاو لە سەرچاوی ئاو